بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا قائدنا حينا محمد المختار آله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. عزیزان و خۆشەویستان، لە شەوێکی تری جمعەی مبارەکە لە خزمەتی کۆڕ و مەدح و ستایشی حەزرەتی ڕەسوولی ئەکرەم صلی الله علیه وسلم و لە خزمەت سیرەی پاکی جوانە، سیرەی معطەر و بۆنخۆشیە لە باسی شەمائیلی ئەخلاقی و خولوقیە، بە تایبەت ئەو خوڕەوشتانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، عادات و فەڵسوکەوتی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ناو کۆمەڵگا. دیارە یەکێکی تر لەو ئاکار و خوڕەوشتی پێغەمبەری خوا یان عادات و تەقالیدی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باس لە چۆنیەتی ڕاخەر و خەوتن و ئەمانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو پاشا ژیاوە یا وەکو فەقیرێک ژیاوە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه لە کاتێکە خۆشی پەنای گرتووە بە ناڕەحەتی فەقیری، لە چەندین دوعا فەرمێتی اللهم إني أعوذ بك من الكفر والفقر، یعنی فەقر و هەژاری لەگەڵ کوفرا باس کردووە. بۆیە هەژاری زۆر جارێ کوفری پێوەیە، ئەگەر ئینسان ئاگای لە خۆی نەبێ کافرە بێ یا تووشی خراپە و تاوانە بێ. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا ئەو دەسەڵاتەی پێدا بوو کە لە پاشەکان باشتر و چاکتر بژی، بەڵام پێغەمبەری خوا خۆی ئەی فەرموو حەزەکەم وەکو فەقیرێک بژیم نەک وەک پاشا بژیم. بۆیە ئەمەی لە ژیانی ڕۆژانەی خۆیان جێبەجێ کردبوو. پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ بۆ ئەوەی کەوا لە ناو خەڵکا بێ، لەگەڵ خەڵکا بێ، لەگەڵ ئێش و ئازاری خەڵکا بێ، بۆ ئەوەی کەوا محاسبەی قیامەتی زیاتر قورس نەبێ لەسەری بەهۆی ماڵ و سامان و خۆشگوزەرانی دنیاوە. بۆیە روايات كراوة أو كما قال النبي صلى الله عليه وسلم اخشوا شينو فإن الدنيا لا تدوم. إنسان بس زبري بشي دنيا بوكس نامنة بالراسي، دنيا بوكس نامنة. إنسان أوندا بجي أوندا يهبه قناعتي فيه هبه، القناعة كنز لا يفنى، كنز لا يفنى. مرات قناعة خزينيك نبراوي أبو إنسان قناعتي ببو شخوا بيداوة يتل الدنيا ولا قيامتها سركوتوه به. بۆ ئینسان تاماڵی بێ، سامانی بێ، مەسەلە لە خۆشگوزەرانیە بێ، دڵنیابن ومە حرام نییە، حەڵاڵیشە، بەڵام ئینسان محاسبەی لەسەرە. یعنی ئینسان لەسەر نیعمەتەکان ئەگەر ناشکور بێت، نازایی بکا لەسەری، شکرانبژەی نەکا، ئەمە محاسبەی لەسەرە. تا تۆ تمەنێ زیاتر بێ، دینارێ زیاتر بێ، دۆلار زیاتر بێ، محاسبەی تونتری لەسەرە. بەڵام تا کەمتر بێ محاسبە کەمترە. بۆیە هەر لە حەدیث حەواریدا ئەفەرمێ 500 ساڵ لە پێش دەوڵەمەندەکان فەقیر و ژارەکان ڕۆنە باشتەوە. یعنی مەبەستی ئەو فەقیر و ژارانەیە قەناعەتیان هەیە، مەبەستی ئەو دەوڵەمەندانەیە کە بەڕاستی بەهۆی دەوڵەمەند و سەرمایەکانەوە تۆغیانیان پیا کردووە، بۆیە بەڕاستی بەهەشت نابینن. ئەگەر بینن زۆر ناڕەحەت دەبن. ئەینا دەوڵەمەندی وامان هەیە وەکو حەزرەتی عوسمان، حەزرەتی سوهەیبی ڕۆمی، ئەمانە هەر لە دنیا باشتان و خۆیان کڕی بوو، پێغەمبەر موژدەی بەهشتی پێداون. یعنی ئەگەر دەوڵەمەندی ئینسان خوا پێی بدا بەڕاستی لە چاکا بەکاری بێنێ و باشە بەکاری بێنێ، زۆر جارێ بەڕاستی ئەو سەرۆد و سامانە لە دنیا و لە قیامەتە بێتە خێر و بەرەکات بووی. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی هاتوویە دەستی یەکسەر دادی بە فەقیر و ژار. بۆ نمونە لە پەیمانی حودەیبیا لەو عومرا کە هاتن بەڕاستی نایڵا پێغەمبەری خوا 100 وشتری سەر بڕی. 100 وشتر مڵکە، وەکو تەشبیه نەبێ بڵێ ئەمڕۆ 100 مۆنیکا تۆ بکەی بەخێر. ینی لەو کاتا وشتری سوور ئەوەندە مەسەلەی بە نرخ بووە. دەی پێغەمبەری خوا 60 وشتری کرد بە قوربانی، 63 بەدەستی خۆی، 100 وشتری کرد بە قوربانی، 63 بەدەستی خۆی سەر بڕی بە ئەندازەی تەمەنی خۆی. ئەوە کەیتە حەزرەتی عەلی کرد بە وەکیل، فەرمی وەکیلی من بە لەسەر بڕینە. ئەم 100 وشترا ئەی پێغەمبەری خوا دیارە مەسەلە ماڵ و سامانیشی بووە، بەڵام نەی گلی نەداوەتەوە لە خۆی، کۆی نەکردێتەوە، داوەتی بە فەقیر و ژار.
يعني اگر جوبەیەک عبایە جوانی بۆ بەهاتایە کەسێک داوای لێ بکرا یەکسەر پێدا لە بەخشندا لە بەخشینە پێغەمبەری خوا هاوێنەی نەبووە صلی الله عليه وسلم لە سەخاوەت و کەڕەم و ئەمانە. بەڵام لەگەڵ ئەوەشە ئەم پێغەمبەرە نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ فراش و سیستەم و جێگاکەی بەڕاستی نەرم و خۆش نەبووە وەک سیستەمەکانی ئەمڕۆ. ئسفنج و مەسەلە لۆکە نەبووە، مەسەلە ژووری جوان و یعنی هینێک نەبووە. فراشەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە خوری دروست کراوە، خوریەکەیش ڕیشکی دارخورمای تیا بووە، ئەوەی کەوا لە دارخورما دروست دەرئەهێنرێت نەرمیەکە، ئەو نەرمیە چۆنەها ئەکرێ بە گسک و ئەکرێ بە کۆمەڵەشت، هەر لەو نەرمیە تێکەڵی خوریەکە کراوە و دۆشەکێک بۆ پێغەمبەری خوا دروست کراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئەو دۆشەکە بەڕاستی ئەخەوت کتێ دۆشەکەیشی لە پێست و هەندێک خوری پێوە بوو ئەو ڕشکی دارخورما. بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزی بە شوێنی نەرم نەبووە، شوێنەکەی ڕق بووە، هەتا شوێنەکەی يعني جاری وا بۆ حەسیری ڕاخستووە، حەسیر ئاسەواری حەسیرەکە لە سنگی مبارەکیا دەرکەوتووە. حەسیری ئەو کاتە نایلۆن نەبووە، حەسیری ئەو کاتە لە دارخورما دروست کراوە، ئەچۆتە بڕۆ لەسەر حەسیرەی خەوە لەسەر پشتێ دەرەکەوێت لەسەر دارخورما، مەسەلە حەسیری دارخورما خەوە يعني پێغەمبەر ئاسا لە جسمدا دەرەکەوێت. هەتا حەزی خالیدی کوڕ وەلید کە هات موسڵمان و ئیمانی بە پێغەمبەری خوایەنا ماڵ و ئاڵتوونێکی زۆری پێ بوو کە پێغەمبەری خوای بینی صلی الله عليه وسلم لەسەر حەسیرێک ڕاکشاوە و يعني زۆر بە سادەی و ساکاری، يعني هیچ شتێک نییە لە ئارا و وەکو پاشا گەورەکان ناژی ئەوەندەی ترە تەئسیری حەزەتی خالید و عەمری کوڕی عاص و باقی سەحابەکانی تری پێغەمبەری خوا کرد کە دواتر بوونە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. وتیان قوربان چۆن ئەبێت تۆ بۆ حاڵەوە بژی، چۆن ئەبێت تۆ شوێنێکی نەرم و خۆش نەبێ، چۆن سیستەمێکی جوانە نەبێ، کورسێکی پاشایەتی نەبێ. پێغەمبەری خوا فەرمووی خۆم حەز دەکەم وا بژیم، حەز ئەکەم وەکو هەژارێ بژیم نەک وەکو پاشایە بژیم. ئەو ئاڵتون و ماڵێک کە تۆ ئەیدەی بە من بیدەم بە سیستەمی جوان و بە ژووری جوان و بە ڕاخەری جوان داینە بیخە بەیتولماڵی موسڵمانە بیدەن بە هەژاران. ئەمە پێغەمبەرەکەی ئێمە بووە صلی الله عليه وسلم. بۆیە ئەگەر لە دنیادا پاشاکان گەورەکان چاویان لەم پێغەمبەرە بکردایە هەرگیز هەژاری دروست نەبوو، هەرگیز هەژار نەبوو لە کۆمەڵگاکانە. بەڵام بەداخەوە ئەمڕۆ بە موسڵمان و بە کافرەوە، بە ئەلمانی و بە ملحید و بێدینەوە بە موسڵمانیشەوە هیچی بەڕێی پێغەمبەران ناڕوە، بە عالم و بە زانا و بە هەر هەمووانەوە هیچمان لە ڕێی پێغەمبەری خواوە ناڕۆین صلی الله عليه وسلم. دایکی ئیمانداران حەزی عایشە ئەفەرمێت قالت إنما كان فراش رسول الله صلى الله عليه وسلم الذي ينام عليه من أدم حشوه ليف حشوه ليف. ئەفەرمێت دایکی ئیمانداران ئەو ڕاخەرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەری ئەخەوت لە پێستی خۆشکرا و دروست کرا و اینجا تۆزێک خوری پێوە بووە لەگەڵ ڕیشی خورما، ڕیشاڵی خورمای تیا بوو پێغەمبەری خوا. ئەمە ڕاخەرەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. ئیتر نەرم نەبوو ڕاخەرەکەی، حکمەتەکەیش ئێوە بووە پێغەمبەری خوا لیان پرسیۆ قوربان بۆ فەرمێ بۆی وەکو هەژار بژیم، اینجا ئەگەر ژێکەم نەرم بێ و خۆش بێ تەمەڵ ئەبم لە عیبادەتا، نامەوێت تەمەڵم لە عیبادەتا. پێغەمبەری خوا ئەیفەرموو نامەوێت تەمەڵم لە عیبادەتا. و هەروەها حەزەتی جعفەری کوڕی محەممەد لە باوکیەوە ئەفەرمێ پرسیار کرا حەزی عایشە دایکی ئیمانداران فەرمووی ڕاخەری پێغەمبەر چی بوو؟ فەرمووی من ئەدەم حەشوه من لیف. طبعا ئەدیم جەمعی ئەدەم جەمعی ئەدیمە، یعنی پێستە خۆشکراوەکان، لە پێستی خۆشکراوە دروست کرا بوو. اینجا لیفیش ئەو ڕێشکی دارخورمایە، ئەو ڕیشاڵەکان. ئەفەرمێت بە هەمان شێوە سئلت حەفسەة، اینجا پرسیاری لە حەزەتی حەفسە کرا کچی حەزەتی عومەر خێزانی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم.
فەرمووی ئەی لە ماڵەکەی توا پێغەمبەری خوا هات ئەخەوت جێگەوبانەکەی چۆن بوو؟ ئەی فەرمووی بەڕاستی جێگەوبانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پێستی خۆشکراو بوو، ناویشی ڕیشاڵی دارخورما بوو. اینجا ئەی فەرموو ئەم پێغەفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕامانەخست ئەمان نوشتاندەوە بۆ ئەوەی کەوا تۆزێک نەرم بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەمان کرا دووقەت. ئەفەرمێت جارێک وتمان بەڕاستی بە دووقەتیش هەر ڕقە بابی کەینە 4 قەت بۆی کردمانە 4 قەت بۆی. ئەفەرمێت ئەو شەوە پێغەمبەری خوا بۆ شەو نوێش خەبەری نەبووە. بۆ بەیانی پێغەمبەری خوا فەرمی ما فرشتم لي الليلة مشو چیتان بۆ من ڕاخست بوو؟ قالت حفصة فرمي قلنا هو فراشك إلا أنه ثنيناه ب4 ثنيات. أو أنها هي قربان لجاتي دو قد يما 4 قد مان كردوا. بيغمبري خوا فرمي هو أوطأ لك قال ردوه لحالته الأولى فإنه منعتني وطاءته صلاتي الليلة. فرمي والله امشو جاكم وانا نرمو خوش بو خوم خوش بو براسي شونوش كم لذا شو من اكرد من الشونوش بويا ردوه الى اصله او كما قال ردوه الى حالته الاولى ردي وكو خويل يبكنو شون بويا كم جار وايل يبكنو بوي كوا شونوش كانم نفوتي اما في غنبركي اما بوا صلاه وسلام الى سربوا بويا براسي ام پیغمبر نازدار صلاه وسلام الى سربه دنیای بلاوە گرنگ نەبووە. ئەگەر دنیای بلاوە گرنگ بووایە خوا دار و بەرد و ئاسمان و زەوی بۆ کرد بە ئاڵتون و بە زێڕ و بە زیو. واللهی ئەگەر دنیا ئەندازەی پێغەمبەر فەرمێت ئەندازەی یەک باڵە مێشولە قەدر و حورمەتی بووایە لای خوای گەورە واللهی مسقالە سەرڕێکی بە کافر نایەدا هەمووی دا موسڵمان. بەڵام پێغەمبەری خوا ئەی فەرمووی ئێمە قیامەت ئێمە دنیا ئێمە ئەبێت دنیا بخەینە خزمەتی قیامەت نە قیامەت بخەینە خزمەتی دنیا. ئەمە پەروەردەی پێغەمبەر بووە یەک بە یەکی ئومەتەکەی بە تایبەت سەحابەکانی. بۆیە زات وەکو ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ کە ئەمڕۆ لە مێژوودا باسی عەدالەت ئەکرێ حەزرەتی عومەر باس دەکرێت کە بەو هەموو سامان و ماڵە لەبەردەستیا بووە سەیرەکەی بەڕاستی ماڵەکەی ماڵێکی وا نەبووە. دیوەخان و پاشایەتی و مەسەلەی قەسری ملوکەت و پاشایەتی بەڕاستی بندارەکانی مەدینە و کۆڵانەکانی مەدینە بووە. ئەمە نمونەی عەدالەتە و نمونەی گەورەیە و نمونەی ڕاستێتی بەڕێوەبردنی وڵاتە بەڕاستی. بۆیە کەس ناتوانێ وەک پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم چونکە ئەمانە دەرسی ئیمان دین ئەخلاقیان ڕاستەوخۆ لە پێغەمبەری خوا وەرگرتووە. بۆیە زۆرێک لە عارفانی ئێمە خواناسانی ئێمە سەیرەکەی دنیایان ئیهمال کردووە گرنگی پێ نادەن یعنی باوەڕیان بە دنیا نییە. ئەوانەی کە بتوانن بژین و بخۆن و خۆی هێزێکیان تیاوێ بۆ عیبادەت و یعنی حەق و مافی ئەولاد و ماڵناڵن لەسەر بێ زوڵم نەکەن ئیتر ئەوەندە گرنگیان بە دنیادا ئیتر باقیتری بۆ قیامەت. بۆیە چەندین ئەولای کومەل و کیبار کە قسەیان لەگەڵا ئەکرێت ئەفەن والله ئێمە لە لەزەت و خۆشیەکەین یان لەزەتی ڕۆحی لەزەتی ئیمانی حەلاوە ئیمانی لە لووتکەیەکەین لە خۆشیەکەین. ئەگەر پاشا و گەورەکان ئەیانزانی ئێمە لە چ خۆشیەکەین ئەوە دەست و پەیوەند و دەسەڵاتدارەکانی خۆیان ئەنار وەزیر و گزیر و جێش و جاشەکان ئەنار بۆ ئەوەی کەوا ئەم خۆشیە لە ئێمە بسێنن. بەڵام نازانن ئەوان بەڵبەختن نازانێ ئێمە لە چ خۆشیەکەین. بۆیە بەڕاستی پێغەمبەری خوای فەرمی صلی الله علیه وسلم خلافەت لە دوای من 30 ساڵە لە دوای 30 ساڵەکە بێتە چی ملوک و پاشایەتی زوڵم و زۆری تێکەوێت. بیلفعلیش وا بوو سەیرەکەی لە پێناو دەسەڵات و مانەوەی کورسی و دەسەڵات و خۆیان زۆرێک لە خەلیفەکان بەناو خەلیفەی موسڵمانی ماداران سەیرەکەی کە خەڵکی وا بوو من لە عوسمانەکانە کابرا کوڕی خۆی کوشت برای خۆی کوشت ئامۆزای خۆی کوشت یا لە عەباسەکانە یا لە ئەمەویەکانە چەندین شت ڕوویدا بۆ لە ناهجی پێغەمبەری خوا لایەندا گرنگیان بە دنیادا باخیان بە دنیادا خۆشەویستی دنیا وای لێکردن ئیتر بەڕاستی لە پێناو ئەو خۆشەویستی دنیا ئەو تموعی دنیا کە پێغەمبەری خوا لاکە تۆپیوەکە طالبوها کیلابوها بەڕاستی
انسان كزور طلبي دنيا كردو فضي دا بسر قيامته براسي والصقه للدنيا دا صق طالبي لاك توبي والدنيا لاك توبي كانسان كزور طلبي بكا قيامته اللي بيبريتو او بيغمري فا بصقنا يبدو للرجنات الدنيا جيفة وطالبها كلابها بويا زور اقام لخمان بما سيري ام بيغمبر كان صلى الله عليه وسلم زور جاريه ماده وبارو ودصلات وكرسي امانوك واختبار امتحانات بردسمان بلام اقامان لوبيه فريون اخوان بلسيو ذاتك وحضرتي ابا ذر غفاري هذا داوي دصلات في غمري خواك في غمري ابقى واليه بقى دصلاري شونه في غمري خواه فرمي ابا ذر انها امانه اما امانه دصلاته وانك ضعيف تو ايش بيعمل الضعيف ولا ضعيف نقله جسمه امانه يا لايمان دينا فرمي لبرامبر امد صلاته تو ناتواني حقي خوي بيبدي بوم امانته يعني پیغمبري نازدان صحابه كانوا ما پرودو يعني حضرت عمر كوري خطاب كبوبه خليفه هون دواي خوي كان قوم حضرت عبد الله داني فرمي عبد الله بداني امي كعمر كردي بس ابو عمر وابو اباو اجدادي عبد الله باوكي عبد الله اگر خير ما كردويا بو خمانو شرش ما كردويا بخوال وزات ناتو يمكن هيك شوراي دروس كرد فرمي ورن شحونا فربانكا حضرت عثمان وحضرت علي وحضرت عبد الرحمن يقول عوفوا ما شان صحابه يجي معك فرمي كان دان دي ببن بخليفه مسلمانان يا وش بها لما بجدار من خير بيا شر بيا باش يا وش تابع يا مخوا اخوا معنا تا كرغي خو مستابه من الغي خو مستابه ام ساخم راكم اما دمي كسدان اها ام د صلاه الدنيا شي اكا شلون ظلم لانسانك واكا انسان ظالم بيستمكار بي بو پیغمبري خو او انا غنجي بالدنيا نداوه اما پیغمبر الاخري پیغمبري خو كافضل مخلوقات پروردگار لپینا اوام پیغمبره لعبادتها گرم قربه سعد وسر نبي انسان تا جاي گرمه تا جاني خوش به براسي مگر ايماني زوز قائم به والا لايمان ودينا سستو لاوازه بويا الصحابه كاني پیغمبري خو وقت پیغمبري خو هميشه او اند گرين بقيامته دا قناعتنا بوز اخوان بو براسي داوي ثروت وسامان ودولمانيان ناكل وخ مشتكي حلال داوكي بلام انسان بتواني لبردمها بهيز بيه بقوت بيه براسي بتواني بكاري بيه بغيرت بيه لبرامبري مثلا بو خير وبو شاكا وكو حضرت عثمان حضرت عبد الرحمن كوري عوف حضرت مثلا او انصار بهيزانا وهروها حضرت صويب الرومي كلا بيناو ايمان دينك هم مالك دا قريش حضرت عثمان جيش عسري خست لو كاتب براسي خل محتاجي دينار يقو محتاجي مثلا درهم يقو او بيك جار باري دينار دا بو كلو بالتجاره حضرت عثمان اي فنون خير من امد دام بقازان زياتر وقورتر يعني هاي عثمان تو تجاره دلت يا كردو خو تجاره كاني مكه ومدينه ام حرمانين فرمي لقل رب العالمين تو يك بدو سي قازان بيدي او يك بدو تايك بحوزو قازان بيدا او هرهم امدا بويا پیغمبري خوای فرمو اتلم رودا عثمان هيك لسرنيه اما صحابي پیغمبري خوای يقول لهم لا يكمان راضي بيو لهم لا يكمان خوش بيه خوای برخاتي پیغمبر نازداره حرمت ومكانته پیغمبر نازداره لغناي خومن باغو دايك من خوش به عاقبت من خير بيرا يا ربي خوای نبين با كويلي دنيا نبين بعبد دنيا يا ربي خوای اوشي همانا لدنيا لبينا وقيامته رزابني تو بدز بينين بكاري بينين پروردگارا يا ربي خوای لتفارين محتاجي مردنا مرد ما انك هميشه محتاجي خطر رحمتك توبين پروردگارا يا ربي خوای بايمان ما شنو ما برنا زندو ما كروا لا دردو بالله وباونا خوشي خومان وخانه هذا مالهم دا الوطن شلون باريزاوك هر کس قازانی بو دین مال مخاک ما مولات ما من اجتماع ما برقراری که هر کس زر دین مال اخلاق مال خاک ولات اجتماع ما دا خواه الشهادات دايدي الشهادات خواه تفرتون که خواه شفای دلو دروني ام جمع بي شفای دلو دروني نخوشي هم ولا يك مال بي هي مالو ماني خست خانه كان مان اواني داي دعاء خيران لك الدنيا ربي خواه لا تفارينوا اگر نخوش يعني قرفت يعني مشيلان هم من دال يعني وام دال صالح عمل شفای نخوش كان با مشاكل ويقول انا بشار سرك اواني ظلم اللي كردون خويا ظالم يعني بلنا برا خويا بس يبقى مسلمان غزو فلسطين بيتوا خويا بس تصلي دعاء معنا هي خويا لا تفارينوا بهوي
كم ترخمي خۆمانەوە يا ربي خوایە گیان قەهر و غەزەبی خۆتمان لێ نەگری ئێمە ئەوەنە دەسەڵاتمان هەیە پەروەردگارە کە بەرامبەری مسلمانانی غەزە و فەلەستین و کشمیر و باقی مسلمانانی وڵاتان کە ئەمڕۆ زوڵمیان لێ کرد و دەسەڵاتمان لێ خوایە بەبێ دەسەڵاتی خۆمان لێمان ببوورە عاقبەتمان خێرگێڕە یا ربی خوای فریا و مسلمانشکەوە سەریان خەبەسەر نەیار و ناقەزان و دوژمنانە یا ربی خوای لە دەپارڕێینەوە ئەهلی غەزە و فەلەستین سەرخەڕەحمیان پێ بکە ڕزق و ڕۆزی حەڵاڵیان بە یا ربی خوای زاڵمیان بۆ ناوبەرە جوولەکە و گاور و یەهود و ئەتباعەکان و کلکانە سەریان کردەوە بە یەکتریا پەروەردگارە بۆ ناوبردنی مسلمانان خوایە تەحەدای دەسەڵاتی تۆکەن یا ربی خوایە گیان دەسەڵاتی خۆت بنوێنە پیشانی ئێمە بدە کە چۆن سوک و ڕسوانە کرد ناوێندەی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله